پاڵەوانێتی بۆکسێنی ئازادە کە لە نێوان تیمی هەرێمی کوردستان و تیمی MIK1 سەر بە فیدراسیۆنی هونەری بەرگری ئێران لە شاری کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان بەڕێوە چوو. یاریزانانی هەردوو لا بە شێوەیەکی توند ڕوبەڕووی یەکتری بوونەوە. هەر یاریزانێکی کورد یاریەکەی دەبردەوە ئاڵای کوردستانی لە شانوملی داعاڵاند. یاریزانە براوەکانی ئێرانیش ئاڵای وڵاتەکەیان بەرزە کردەوە. یارەیەکی زۆر پرۆفشناڵانە بوو خەڵکی کەلارم لە هەرێمی کوردستان لەگەڵ یاریزانێکی فارسە یاریم کرد بەس هەس ئەلحەمدوللا یاریەکەم بە زەربە قازی بردەوە. یاریزانە ئێرانیەکان یاریزانی تاران و ئەسفەهانیان تێدا بوو. هەندێکیان لە چەندین وڵاتی تر بەشداری پاڵەوانێتیان کردبوو لە کێشی خۆیاندا چەندین پاڵەوانێتی جیهانیان بەدەستێنا بوو. یاریزانە کوردەکان تەنها یاریزانی سلێمانی و گەرمیان بوون کەم ئەزموونتر بوون بەراورد بەوان، بەڵام لەگەڵەوەشدا لە کۆی 12 یاری و 12 پشتوێنی ئیتیحادی MK1 سەر بە فیدراسیۆنی هونەری بەرگری ئێران یاریزانە کوردەکان 6 پشتوێنیان بردەوە. وزن 64 کیلوگرم توی مسابقه شرکت کردم. لە کێشی 64 کیلوگرامی لە پاڵەوانێتەکە بەشدار بووم توانیم بەرامبەرەکەم ببەزێنم. من پاڵەوانی تیپی ئێران و پاڵەوانی سێ خولی جیهانم. لە وڵاتی جەزائیر لە ساڵی 2014دا لە ساڵی 2016دا پاڵەوانی جیهانم لە ئیتالیا. لە ساڵی 2018 لە ڤێتنام بوومە پاڵەوانی جیهان. ئەم پێشبڕکێیە لە پلەیەکی بەرزدا یاریزانی باش بەشدار بوون. یاریزانەکانی کوردستانی عێراق ئاستێکی بەرزیان هەبوو. تیم ایران شرکت کردم وزن 67 کیلوگرم. یاریچی تیمی ئێران بوو لە کێشی 67 کیلوگرامی بەشداریم کرد. لە گەیمی یەکەمدا بەرامبەرەکەم کردە دەرەوە. سوپاسی یاریزانانی کوردستان دەکەن بەڕاستی یاریزانی باش بوون و توانای باشیان هەیە. چەندین یاریزانی کێشجیاواز بەشداری پاڵەوانێتەکەیان کرد. یاریزانەکان لە نێو گۆڕەپاندا بە توندی هێرشیان دەکردە سەر یەکتری و هەندێکیان هێندە ماندوو دەبوون، خۆیان ڕادستی ڕکابەرەکەیان دەکرد و دانیان بە شکستدا دەنا. ئێساوی من خۆشحاڵ مەکە لە یاریزانێ لە ئازربیجانی غەربەوە لە ئەسفەهانەوە لە تارانەوە تۆ بۆ شاری کەلار بۆ بەشدارینە پاڵەوانێتیە ئەمە مای خۆشحاڵی هەموو لایەکە و هیوادارین پاڵەوانێتیەکە بە سەلامەتی و بە سەرکەوتی نەجاتێ. خدا رو شکر بعضی ساعتشون خوب بود. یاریزانەکان هەندێکیان زۆر باش بوون، ئاستی هەندێکیان مامناوەند و هەندێکی تریشیان پرۆفێشنۆڵ بوون. پەیوەندی هاوڕێتی نێوان لەگەڵ یاریزانانی کورد تۆختر بوویەوە ئینشەڵڵا لە داهاتوودا پەرەی پێدەدەین. یاریە نێودەوڵەتەکەی بۆکسێنی ئازاد بۆ یاریزانەکانی سلێمانی و گەرمیان ئەزموونێکی تازە بوو لە کاتێکدا یاریزانە ئێرانەکان پێشتر خولی زۆریان بینی بوو. بەڵام بردنەوەی 6 پشتوێن لە کۆی 12 پشتوێن لەلایەن یاریزانە کوردەکانەوە بە دەستکەوتێکی گەورە زانرا. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.